جیاوازی نێوان وشەی ئەبنا لەگە ئەولادی چییە؟ فەرمون. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان دوو شەی ترمان هەیە لە قورئانی پیرۆزدا کە لێک نزیکن، ئەوی وشەی ئەبنا لەگە وشەی ئەولاد، هەردووشیان بە مانای منداڵ دێت، هەردووشیان بە مانای منداڵ دێت، بەڵام جیاوازیان چییە؟ سەرەتادا وشەی ئەبنا جەمعی ئیبنیە، هەر بە مانای منداڵ دێ و 32 جارانیش بە هەموو مشتەقاتەکانی لە قورئانی پیرۆزدا دووبارە بوویتەوە. بەڵام وشەی ئەولاد جەمعی وەلەدیە، جەمعی وەلەدیە 34 جارانیش ئەویش بە هەمان، ینی 34 جار لە قورئانی پیرۆزدا بە هەموو سیغەکان و مشتەقاتەکانی لە قورئانی پیرۆزدا دووبارە بوویتەوە. جیاوازی نێوان ئەو دوو شەیەی هەردووشیان ظاهیرەن بە مانای منداڵ دێن، بەڵام وشەی ئەبنا کە جەمعی ئیبنیە زیاتر لە بۆ کوڕی بەکاردێ، بەڵام ئەولاد وانە. ئەولاد عامە، یعنی هەم کوڕ دەگریتەوە هەم کچ دەگریتەوە، بەڵام ئەبنا کاتێک خوای گەورە بەکاردێنی زیاتر مەبەستی پێ کوڕە. لە بۆ نمونە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ ئەصطەفە البەناتی عەلە البەنین، ئەصطەفە البەناتی عەلە البەنین. ئایا خوای گەورە کچ تەفزیل دەکات لەسەر کوڕەکان، کچەکان لەسەر کوڕەکان تەفضیل دەکاتن؟ بێگومان، ینی ئەوەکو ئیستیفهامەکی ئینکاریە، بێگومان شتی والە نییە. جا لە ئاەتێکی دیکەدا خوای گەورە دەفەرمێ وەنادا نوحون ابنه، نافەرمێ وەلەدەه، دەفەرمێ وەنادا نوحون ابنه، کاتێکەوە نوح بانجی کوڕەکەی کرد. و هەروەها معنای وەلەد یاخود ئەبنا، وشەی ئەبنا زیاتر معنای صحبەتیشی تێدایە، سەداقەتیشی تێدایە. لە بۆ نمونە خوای گەورە لە سەزاری پێغەمبەر ئیبراهیم دەفەرمێتن یا بونەیە، یا بونەیە، نافەرمێ یا وەلەدی، دەفەرمێ یا بونەیە ئینی ئەرا فی المەنامی ئەنی ئەذبەحوک، یعنی معنای صحبەت و برادەرایەتیشی تێدایە. و هەروەها وەچی باسمان کرد وشەی ئەبنا کە جەمعی ئیبنیە زیاتر لە قورئاندا لە بۆ کوڕی بەکار هاتیە، وەکو ئەو ئاەتانەی باسمان کرد و ئاەتی دیکەشمانەیە کە خوای گەورە دەفەرمێ وإذ قال لقمان لابنه، نافەرمێ لولده. ئەوانە هەمووی دەلالەتی ئەوەیە کە ئەبنا یاخود ئیبن مەبەست پێی کوڕە. و هەروەها بەڵام ئەگەر تەمەشای وشەی ئەولاد بکەین، ئەولاد گوتمان عامترە، واتە هەم کوڕ دەگریتەوە هەم کچ دەگریتەوە. لە بۆ نمونە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێتن یوصیکم الله فی ئەولادیکم، خوای گەورە وەسیەتتان دەکات لەبارەی کاروباری منداڵەکانتان. یوصیکم فی ئەولادیکم، ئەولاد یعنی هەموو کوڕ و کچەکانتان دەگریتەوە. یاخود لە ئاەتێکی دیکەدا خوای گەورە دەفەرمێ والوالدات یرضعن ئەولادهن حەولەین کامیلەین. والوالدات یعنی وەکو دەبی شیر پێدانی منداڵی، ئەجا ئەو منداڵە کچبی یاخود کوڕ بیتن حەولەینی کامیلەین، دەبی 2 ساڵی تەواو بیتن. کەواتە دەفەرمێ ئەولادەهن، منداڵەکانیان، منداڵی ئەو ئافرەتانە دەبی ئەو ئافرەتانە 2 ساڵی تەواو شیریان بدەنێ، شیری خۆیان. جاکەواتە لێرە باسی ئەولادە کە مەبەستی پێ کوڕ و کچە. جاکەواتە لە کۆتاییەکەی وشەی ئەو ئەبنا و ئەولاد عام و خاصەچیان لە بینی هەیە. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.